پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان شکۆ بۆ فەرمانبەران بگەڕێنێتەوە. دووەم، پێویستە هەموو 30 ڕۆژزارێک موچە بە فەرمانبەران بدرێ. ئەمە لە کاتێکدایە کە زیاتر لە 2 مانگە فەرمانبەران موچەیان وەرنەگرتووە و هەروەها وەزیری دارایش ئاماژەی بەوە کرد کە هەموو 30 ڕۆژ زارێک موچە بە فەرمانبەران ئەدرێ، بەڵام ئاشکرایەکە ئەوە تا ئێستا موچەی مانگی 4 مان وەرنەگرت، بەڵام حکوومەت ئاماژەی بە شتێکت کە موچەی 5 مانگ پاشەکەوتە، هەرچەندە دیاریش نییە ئایا پاشەکەوتە کردی سارنووسی ئەو 5 موچە دیاری نییە و لە موچەی مانگینەوە دەستی پێ کردووە. سێم، پێویستە هاوشێوەی مامۆستا بەڕێزەکان فەرمانبەرانی گرێبەست بکرێن بە هەمیشەیی. چوارم، پێویستە دەست بکرێتەوە بە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران. ئەمە لە کاتێکدایە لە 2016ەوە فەرمانبەرانی هەمیشەیی لە بەرزکردنەوەیان ڕاوەستاوە و پێویستە سارنووسی ئەو موچانەی کە لای حکوومەتی هەرێمە دیاری بکرێت، چونکە هیچ تا ئێستا دیارنێک ئەو موچانێک کە نەدراوە بە فەرمانبەران ئایا پاشەکەوت کراوە، ئایا بۆمان خستە حیسابی بانقی، هیچ چارەنووسێکی دیارن. هیوادارین حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانمانەوە بێت. ئێمە بەتەماین لەگەڵ دایرەکانی کەش تەنسیقمان هەبێ بۆی بزانین ئایا لەسەر شتێک کۆک بین، ئایا بایکۆتەکەین یاخود درێژە بە ناڕازایەکانمان دەین، لەسەر شتێک ڕێکەوین و کاتی ڕایگەشتی ئاگادارەکەینەوە.